دوکانەکە چی تیا بوو قوتوویەکی تیا بوو قوتووەکە نووسرا بوو قوتووی مێرووەکان کەس فریام ناکەوێت شکیانە بۆگریت ئەی نازانی بلوتەکەم هەلەو کێلاوە چی بلوتەکەم هەلەو گێلاو لە بەکردووە ئەوە سوسو شوشووە زەی شەربەت مالیەکەن دێ خێرا بەفزان دێ خۆ 2000 بۆ تۆ پێماوە دوش بۆ خۆم لەوەرە قەینا تۆژە بم بۆ سینەما هەشتا لەکوێتی چوارشەمە بڕۆ باوچیم جارە تۆ زیاریکەین دوای ساعەکە بکە دێ وڵا خۆ تۆ ڕاست دەکەی با بڕۆن دێ هێڵا دێ قەیچەکە تاقیکردنەوەکە بۆ دوایی زۆرم پێ خۆشە دەستی خۆش بێ بزەوگیان دەبا بۆ خۆمان بێگۆ بچین یاریکەین لا بۆ خۆی مامۆزاییان من غەڵەتێکم کردو هەڵەیەکم کردو چووم هەر یاریم کردووە دوای دێ خێرا وەرنە ناوە چی بوو لێمان بردنەوە لەبەرۆی باخێکی زۆر سەرنجڕاکێشی هەبوو پڕ بوو لە چی پڕ بوو لە سەوزە و تەماتە و توور و خەیار و کەلەرم و فەرمو شوشەگیان دوچەنی نونوگیان بەخێر بێ ئەمڕۆ هەستەکەم زۆر باشە ئەمە هەمووی باخەکی خۆمانە هەروڵە دێکیگە زۆر حەزم کرد تۆ لێ بخۆی زۆر جوانە من حەزەکەم هەمیشە تۆ شتی خۆش بخۆیت و تێکی خۆشمان بۆ دروستکەی خۆش بێ نونوگیان هەموو هەفتەیە بین یاری دووبارەکەین لەگەڵتان ئێمەش هەروەها باشە خە بگیان